ساڵتان لێبێت بە ڕێزان لە هەرکوێکی دنیا هەنوو بینەر و بەسەری ئێمن بەخێر بن بۆ زنجیرەیەکی نوێ لە پرۆگرامی فڕۆنلاین تۆکس. من دنیا نەسمەدین تۆژەر لە ناوەندی تۆژینەوەی سبەی لەم پرۆگرامە نوێ فڕۆنلاین لەگەڵ ئێوە ئەبم. زنجیری ئەمڕۆمان بە میوانداری یەکێک لە سکۆڵەرە دیارەکانی هەرێمی کوردستان و عێراقە کە خەبەرەسیان خاوەنی چەندین بڕوانامەی زانستی لەبارەی سیاسەتی نەفڵەتی و سیاسەتی کوردی یاخودەوەی پێوترە سیاسەتی کوردی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەمڕۆ جیاوازە هەر کاتێکی تر گفتوگۆکەین لەسەر ناوەڕۆکی کتێبەکەی بەڕێزیان لەسەر سیاسەتی کوردی لە کوورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وڵانەکان لە حکومڕانی هەرێمی کوردستانی عێراق لە دوای داگیرکاری 2003 تا 2007 بەڕێزیان لە ئێستادا مامۆستای زانکۆن لە زانکۆی هەڵەبجە و لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی. دکتۆرگیان ئەگەر ناساندنێکی گشتی بەڕێستان کەم تاوان زۆر خۆشحاڵم کەم گفتوگۆی لەگەڵ بەڕێستان ناکەم. ئەم کۆمەڵی زانیاری لەسەر بایۆگرافی ئەکادمی بەڕێستان دەڵێم تکە ئەگەر لە شوێنێکە ڕاست نەبم ڕاستم کەرەوە. بەڕێزیان بڕوانامی بەکالۆرۆسیان لە سیاسەتی جیهانی پەیوەندی نێودەوڵەتیەکان هەیە لە زانکۆی لەندەن لە 2015 و دواتر لە هەمان زانکۆ بڕوانامی ماستەریان بەدەست هێناوە لە حکومڕانی سیاسەت و دواتر لە زانکۆی کامبرج بڕوانامی دکتۆرای بەدەست هێناوە لە سیاسەتی کوردی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. دکتۆرگیان دووبارە زۆر بەخێر بێ سوپاس بۆ قبولکردنی داواکارەکەمان. بەڕاست لە ناونیشانی کتێبەکەت بۆ دەست پێ دەکەیت کە باس لە سیاسەتی کوردی دەکەیت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. کەواتە ئێوە چۆن پێناسەی سیاسەتی کوردی دەکەن؟ پێتان وایە سیاسەتی کوردی لە چ چوارچێوەیەک یاخود لەکوێدا دەکرێت خوێندنەوەی بۆ بکەین و ناساندنی بۆ بکەین؟ طبعا تۆ کاتی باسی سیاسەتی کوردیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وێنە عامەکە ئەوەیە تۆ باسی سیاسەتی کوردیەکەی لە هەر چوار پارچەی کوردستان، بەڵام لە ڕاستیە کتێبەکە زیاتر جەختی کردو لەسەر سیاسەتی کوردی لە هەرێمی کوردستان یاخود با بڵێن لە کوردستان لە هەرێمی کوردستان پێڵ ئەوەی کە پێ خۆمان پێڵین باشوور و لە هەندێک دەستەوە لە ئیشی ئەکادمیە پێڵێن کوردستانی عێراق. بۆیە جەختەکەمان زیاتر لەسەر ئەم بەشەی کوردستانە، بەڵام سیاسەتی کوردی بە شێوەیەکی عام ئەگە تیۆرایزی کە خۆی لەوا بینێتەوە کە بزوتنەوەیکی ڕزگاری خوازە بۆ بەدەستێنانی مافەکانی کورد هەوڵەدا لە هەر چوار پارچەی کوردستان، بەڵام هەرێکی و بە ئاراستەیەک هەرێکی و بە بۆچوونێکی جیاواز و ئایدۆلۆژیایەکی جیاواز هەوڵەدا. ئەمە لە مەرحەلەی ئەو کاتی کە پێڵێن مەرحەلەی شۆڕش یا ڕیبێلیان، بەڵام لە هەرێمی کوردستان هەنگاوی زیاتری ناوە لە چاو پارچەکانی تری کوردستان بەوەی کە حکوومەتێکی هەرێمی خۆی هەیە و پەرلەمانی هەیە و حکومڕانی خۆی هەیە، ئەوەی کە پێڵێن کوردستان ریجنال گۆڤەرنمنت. دیارە لەم چوارچێوە ئێستا کوردستان هەوڵەدا بۆ ئەوەی سیستەمێکی باش جێبەجێ بکە. طبعاً ڕێی جیاواز هەیە لەسەر ئەوەی کە لەسەر چی بەرنامەیەکە. طبعاً هەنێک پارت بێ سێری پارتەکان بکەین، هەنێکی پارتی وەکو پارێز محافزکار یا پارێزگاران ئەوەی کە پارتی زیاتری دیعایەکە زیاتر ئیش لەسەر ناسیۆنالیزم وانەیەکە، و یەکێتیشمانەیە کە زیاتر ئیش لەسەر سۆشیال دیموکراتەکە لەگەڵ ئەو حزبە ئیسلامیەکانیشمانێت. ئێمە سەر ئەو پۆڵەنکارە بەڵامەوەی بەلای منەوە گرنگە ئەوەی ئێمە ئەتوانین بەوە پێناسی سیاسەتی کوردی بکەین یاخۆ سیاسەتی کوردی بکەینە چوارچێوەیەک و کە ناوێکی نەتەوەیی گشتگیرە بۆ نەتەوەیەک کە لەژێر دەسەڵاتی چوار دەوڵەتی جیاوازدایە. ئەمە بەتەواوەتی فۆرمێکی ناسیۆنالیستی یاخود فۆرمێکی تریشی هەیە و ئێمە وەک وڵاتێکی نەتەوەیەکی بێدەوڵەت چۆن ئەچینە ناو ئەو چوارچێوە سیاسیەوە و چۆن پێناسە ئەکرێت؟ طبعاً بوەکوتم لە ئەگەر لە چوارچێوەی هەرێم بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەیریکەی بەعام بزوتنەوەی ڕزگاری خوازە بۆ ئازادی هەوڵەدا بۆ بەدەستێنانی مافەکانی کورد هەوڵەدا طبعاً دیفاعەکە لە پارێزگاری کرد لە ناسنامەی کوردی و لە زمانی کوردی و لە کەلتوری کوردی لە ژێر دەسەڵاتی ئەو دەوڵەت نەتەوانی کە لە ناوچەکەدا هەیە. ئەمە بە شێوە عامەکەی، بەڵام ئیدی وەکووتم هەرێکێ بە شێوەیەکی جیاوازی ئیشی بۆکە بەهۆی بە حکمەوەی کوردستان دابەش کردەوە. نامینەتەوەمان هەیە وەی کە پێوترێ سیاسەتی کورد ناوە گشتگیرەکەیە، بەڵام لە ناوەڕۆکدا لە فۆرمی جیاوازە ئەمە پۆلێ نەکرێت کەواتە ئەکرێ سیاسەتی باشوور جیاواز بە لە سیاسەتی باکوور یاخۆ سیاسەتی باکوور زۆر جیاواز بە لە سیاسەتی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات. بەڵێ تا ڕادەیەک ڕۆژهەڵات و باشوور سیاسەتیان نزیکە لە یەکۆ و ڕۆژاوا و باکووریش سیاسەتیان نزیکە لە یەکەوە. طبعاً ئەو ناسیۆنالیزمە زەقەی کە لە کوردستانی باشوور
کەمتر بەدیەگرێت لە پارچەکانی تر تەبانەوە خۆتانەزان لە باکوور و لە ڕۆژاوا ئەوان طبعا خەبات بۆ سیستەمێکی دیموکراتی فرەیی وەکوڵێن تعدودیەکەن بەڵام ئەمە کەمتر ڕەنگەدات و لەژێر دەسەڵاتی خۆمانە ئەوش بە حکمی ئەوەی کاریگەری ئایدۆلۆژی جیاواز هەیە لە سەریان کورسانی ئێران تا حەدێ لە خۆمان و نزیکن بەڵام ئەو پەرتەوازی لە خۆمانە هەیە ئەو دابەشبوونەی لای خۆمانە هەیە لە کورسانی ئێران زیاتر ڕەنگەداتەوە ئەوش بە حکمیەوەی تایسە کیانە لە چوارچێوە ئەو کیانە بتوان کۆبنەوە طبعا بۆیە سیراع هەیە لە نێوانیانە ئەو سیاسەتی کە کوردێک ئەیکا بەرامبەر ئێران جیاوازترە لەو سیاسەتی کە جاران بزوتنەوە ڕزگاری خوازەکانی کوردستانیان کرد لە عێراقا دژی عێراق چونکە ئێران تا ڕادەیەک ڕاستە دەوڵەتێکی دیکتاتۆری سنتراڵە ئەتوانین بڵین وەکو لە چەندین لایەنی ئەکادیمی وەکو دیکتاتۆر و سنترال گەڤەرمەنت ناوێ برێ کە عەقیدەییە و توندە بەڵام لە هەمان کاتە زمان تا حەدێ زمان زیاتر لەوێ گەشەی پێدراوە زیاتر پارێزراوە کەلتور و جلوبەرگ و یعنی ئەتوانین بڵین ناسنامەی کورد لە ئێرانە زۆر نەکەوتە دەژێرە ڕەشەوە وەکو ئەگەر کۆمپێریکەی لەگەڵ لایەنە سیاسیەکە لە لایەنە سیاسیەکەەوە زۆر سەرکوتەکرێن لە کوردستانی ئێران یا لە ڕۆژهەڵات وەڕستان وتان کەواتە سیاسەتی کوردی بە ناوەڕۆکەکەی ببریتیە لە سیاسەتێک بۆ بەدەستێنانی مافی نەتەوەیەک ئەگەر سبەی دەوڵەتێکی کوردی دروست ببێ ئایا ئەو فۆرمە تایبەتە کۆتایی پێدێت بۆ سیاسەتی کوردی لەم پۆلێنە جا دەبێتەوە یان نەچێتەوە پۆلێنێکی تر ئەوە وەکوتم لە کاتی ڕیبێلیان لە کاتی شۆڕش و خەباتی چەکداریایە تەبانیسە کوردستان تا حەدێ ناتوانێت کوردستانی عێراق با بڵین یا باشووری کوردستان ناتوانێت ئەوە دوای هەمان بەرنامە بکەوێت چونکە تۆ بە شێوەیەکی فەرمی بەشێکی لە عێراق یعنی ناتوانانی بۆ شێوە زەقەت دژی بەغدابی هاوشێوەی ئەو کاتێک کە لەژێر دەسەڵاتێکی داپلۆسیۆنەری وەکو سەدام لەژێر دەسەڵاتی عێراقا بین تەبعاً ئیسا خەباتەکە بۆ ئەوەیە تۆ بتوانی پەرە بە زمانی کوردی و بە ئایدنتیتیکە و بە حکومڕانیەکی دیموکراسی بدەی لە عێراقا باوەڕ بەکرانەوە و تعددی هەبێ بتوانی فۆرمێکی جیاواز پێشکەش بکەی لە چاو ینی بە حکمی و دەرفەتەی هاتۆتە پێشەوە لە کورسانی باشوورا بۆمان لە چاو پارچەکانی تری کورسانە کەوابێ ئیسە مەرحەلەکە گۆڕەیە لە مەرحەلەی شۆڕشەوە بۆ مەرحەلەی حکومڕانی تۆ بتوانانی حکومڕانەیەکی باشی سیستەماتیک جێبەجێ بکەیت دیارە ئەمە وەکو تیۆرە ئێمە باسیەکەین بەداخەوە کە لەسەر ئەرزی واقع تۆشتی دیکە بینی کۆمەڵێک لە مەشاکیل وەکو گەندەڵی و وەکو بەخکارێنانی خراپ لە دەسەڵاتە ئەوانەی لە دەسەڵاتن وەکو قۆڕکاری وەکو ئەوەی کە پێڵترێ حکومڕانی بنەماڵەیی کە ئەتوانین پێی بڵین فامیلی پۆلیتیکس ئەمانە ئەمەیان دەستیان کردووە بەسەر جونگە سەرەکیەکانی هەرێمی کورسانە کە بەداخەوە دیارە بۆ ئاراستە ناڕوایە ئێستا کە ئێمە هیوامان لەسەر هەڵچنیوە بەڵام لەگەڵەوەی شار پارێزگاری لێ گرنگە چونکە ئێمە پێویستە پارێزگاری لە کیانەکە و هەرێمەکە بکەین بە تایبەتی حکوومەتی هەرێمی کورسان ئەمە بۆ ئێمە دەستکەوتی هەمومانە نابێ بە دەستکەوتی حزبێک یا شخصێک دیاری بکەین دیارە خەڵک دەبێت لەم ڕۆوە خەباتی بۆ بکە و بێتە پێشەوە هۆشیاری سیاسی زۆر گرنگە لەم بوارە کە بەداخەوە بە جۆرێک لە جۆرەکان لاوازە لە کورسانە بەڵام ئەکرێ ئیش لەسەرەمە بکرێ بۆ بەهێزکردنی دکتۆر لەو قسانەی کە بەڕاستان کردان کەواتە پێ دوای ئێمە لە هەرێمی کوردستان تاوانی فۆرمێک لە سیاسەتین یا جۆرێک لە سیاسەتین کە جیاواز بێ لە خەباتی نەتەوەیی بۆ نمونە سیاسەتێکی تایبەتمان هەبێ بۆ حکومڕانی بۆ چاکسازی بۆ بەدامەزراوەیی کردن پێ دوای هەرێمی کوردستان ئەم هەنگاوانە نزیکە یەکوتنە طبعا بە حکمیەوەی کورسان بە شێوەیەکی ناڕەسمیش بێ دوو هەرێمە شێوەی بیرکردنەوەکان جیاوازە تەبان تۆ لەژێر دەسەڵات لە زۆنی سەوزا کە لەژێر دەسەڵاتی پارتیایە تۆ ناسیۆنالیزمێکی ڕقە بینیت ناسیۆنالیزمێک بینیت کە زۆر زەقە دیارە تەبان ئەمە لایەنی باشی و لایەنی خراپی شێ ئەمە پێویستمە بە ناسیۆنالیزمە بە شێوە لە شێوەکان بەڵام ناکرێ احتیمالێ ناسیۆنالیزمی نەتەوەی کێشەمان بۆ دروستکە لەگەڵەوەی باشی خۆی تۆ نەتەوەکەت بە زیندوێ هێڵێتەوە
بەڵام ئێمە کرێ لە جیاتیەوە پشت بە ئەثنیک ناشنالیزم ببەسین، ئەوەی ناسیۆنالیزمی نەتەوەی پشت بە ناسیۆنالیزمی مەدەنی ببەسین کە زیاتر کرانەوەیە، زیاتر حرەکەیەکی لیبرالیە، تعددیە، خەڵکی تر قبوڵەکە، خۆی بەهێزەکە و مافی مرۆڤ و مافی کەمایەتەکان تایە پارێزراوە بێ. بەداخەوە سیاسەتە نەتەوەیەکان زۆریان سەرکێشن بۆ سیاسەتێکی داپلۆسێنەر و خراپ. وەکو باشترین نمونە ئەوەیە کە ئێمە ئەڵمانیامان هەبوو لەژێر دەسەڵاتی نازیەکانە کە چەند کارەساتی خوڵقان و لەگەڵ ئەوەیشا فەڕەنسامانە بوو کە وڵاتێکی مەدەنی بوو، کران وڵاتێکی دیموکراتی تر بوو لەو سەردەما. ئەکرێ ئێمە ئاوا سەیری ئەو زۆنگە بکەین، بەڵام لە زۆنگی یەکێتی با بڵێیان زۆنگی سەوس جۆرێک لە کرانەوە هەبووە تاکو ئەم دوایانە، جۆرێک لە ئازادی ڕادەبڕین هەبووە. دیارە ئەمەش بەرزوو نزمیە کە ئێستا تا حدێک کە توانین بڵێن تونترە بەرەو پارتی بوونە ڕوای، ینی نەک خۆی یەکێتی بێتە پارتی، بەڵام هەمان سیاست جێبەجێ بکە. دیارە خۆیمە نابێن ناقی ئەم زۆنگەش بگرین کە بەو هەنگاوە ڕاستە نەڕۆ، چونکە ماوەیەکی زۆرە ئەم زۆنگە جۆرێک لە ئازادی دەربڕی بوو، بەڵام بەداخەوە یعنی ئەوە فۆرمیلە نەکرا بۆ هەرێمی کورسان بە شێوەیەکی عام. دکتۆر بۆ من یەکش زۆر گرنگەگەر ئێمە لە چوارچێوەیەکی ئەکادیمیە بمانەوێت پێناسێک یا قوناساندنێک بۆ ئەم سیستەمە بکەین و بەڕازیشان لە باگراوەندی کتێبەکە هەڵە بم چاپتەری یەکەمە کە باس لە باگراوەندی سیاسی کوردیەکە لە جەنگی چاڵدێرانەوە تاکو شەڕی ناوخۆ باز لە جۆرە لە دابەشبوون نەکەیت، پێت وایە نەتەوەی کورد دابەش بووە. ئەم دابەشبوونە تەنها زیانی بە ناسیۆنالیزمی کوردی گەیاندووە یا خود زیانی بەوە گەیاندووە کە ئێمە وەکو یەک نەتەوە بین، واتە ئەو دابەشبوونە کە لە نێوان کورد سیاسەتی کوردی هەیە لە چاڵدێرانەوە تاوەکو ئێستا، ئەم دابەشبوونە بۆ تۆ هەیە ئەوەی کە ئێمە وەکو نەتەوەیەک نەتوانین مافەکانمان بەدەست بێنین. طبعا من لە کتێبەکەشا باسم کردەوە خاڵی جەوهەری ئەو کێشانەیە کە کورد بە شێوەیەکی عام ڕوبەڕووی بێتەوە. طبعا ئێمە گەر بە شێوەیەکی کورد باسی بکەین، دابەشبوون لە کێوە دەست پێەکە؟ دابەشبوون دیارە لە پڕابردووە چەندین ئیمپراتۆر و چەندین دەسەڵات دێنە ناوچەکە تۆ دابەشەکە، هەر تەنێکی تازە، هەر هێزێکی تازە، هەر ئیمپراتۆرێتێکی تازە بێتە ناوچەکە تۆ دابەشەکە، خۆش بێ یا ترشت بێ. ئەگەر ئێمە لە سەردەمی ئیسلامی شۆ سەیریکەین کە ئیسلام دێ، ڕاستە ئێمە کێشەمان لەگەڵ ئیسلامانیە وەکو دینیە کە دینی عامە و ڕێزی لێگرین، بەڵام دوجار ئەوە ڕاستیە کە کورد دابەشەکە، چونکە کۆمەڵێک لە کورد دەمێنێتەوە بەبێەوەی بێت بە ئیسلام. ئێمە خۆی لە خۆیان دابەشکردنی ڕوویدا، دوایی ئەو بەشە زۆرەشی کایبێتە ئیسلام لە ناو دینەکە خۆیان پەرتەوازە بێتە دوو بەرەوە، بەرەی سەفەویەکان لەگەڵ بەرەی عوسمانیەکان، واتە شیعە لەگەڵ سوننە. کورد بەداخەوە دابەشەوێ بەسەر ئەم دووبەرە. ئەمە چیمان لێکا کورد دەکاتە ئەتوانین بڵین سێ بەرەوە، بەرەیە کە بێ ئەوەی ببێتە ئیسلامایەوە، بەرێ بوو بە شیعە، بەرێ بوو بە سوننە، دوایەوە دەوڵەت نەتەوە دروستە بێ، بەرە سوننەکە کاتە سێ پارچەوە وەکو تورکیا و سووریا و عێراق، ئەوە بووینە 4-5 پارچە. دوای ئەوە منتقەی جێناکۆکەکانمانەیە کە بەرپارچەیەکی ترمان لێ جیاکاتەوە، دوای ئەوە منتقەی ئەفرین و چەندین ناوچەی ترمانەیە. ئەمە ئیسە وای لێ کردووە کورد بە ئاسانی دابەش ببێ، هەر هێزێکی بەهێز بێ یان لاوازیش بێتوانێت کورد پەرتەوازە بکە. هەر ئەمەی شەوای کردووە ئێستا ئێمە سیاسەتی هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن کاریگەری ئێرانی لەسەر، کاریگەری تورکیای لەسەر، عێراقی لەسەر، وڵاتە خەلیجیەکان، ئەمریکا، چەندین لایەنی جیاواز ئەتوانێت کاریگەریە بێ لە کوردستان و بتوانێت لە کوردستانیشە ئەجنداکانی خۆیان جێبەجێ بکەن، چونکە ئەم پەرتەوازیی کورد بۆتە دەرفەت بۆ هەموو لایەک. تەبعانەوەش لەلایەنە ئەکادیمیەکەەوە گەڕێتەوە بۆ سیاسەتی پەرتیکە و کۆنتترۆلیکە یا پەرتیکە و دەستی بەسەرا بگرە، ئەوەی دیڤاید ئەند کۆنکەی پێڵێن بە ئینگلیزی، ئیدیت بە کوردەکەی چۆن ناوێنەی ئەوە شتێکی ترە. ئەم دابەش بوونە ئێمە تاکو و شیاریمان وای لێنەیە بتوانین بە شێوەیەکی یەکگردو یەک هێز ئیش بکەین، جۆرێک لە هاوکاری و هاوبەشی هەبێ. ئەوە هیچ لە هەرێمی کوردستانە بەڵکو لە چوارچێوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە تاکو ئەو بیرە دروست نەکەین لە خەیاڵی خۆمانە و جێبەجێی نەکەین و ئیشی بۆ نەکەین، ئێمە ناتوانین ببینێک هەرێمێکی بەهێز، چونکە تۆ میلەتت هەیە، میلەت پێویستی بەوە هەیە کە بیرەوەری هەبێ، خەیاڵی هەبێ و بۆ ئایندە پرۆژەی هەبێ بتوانێت بەڵێ و بتوانێت بیخاتە بواری جێبەجێکردن و بەکارهێنانی سیستەم و ئینستیتیوشن و دەستگا ئەوانە دروستکە، ئەو کاتە بێتە سیستەماتیک، یعنی حزبێک یا دەسەڵاتێک یا بنەماڵی یا سەرکردەیەک نتوانێت بەڕێوەی بەرێ، بەڵکو ئەوە سیستەمە ئەساسیەکە بێ خۆی بەڕێوە بەرێ، دەسەڵاتەکان دێن و ئەڕۆن، کەسەکان دێن و ئەڕۆن، بەڵام سیستەمەکە بە تۆکمەی بمێنێتەوە.
بۆیە پێویستە ئیش لەسەر دابەشبوونەکە بکرێ بتوانین یەکگرتوو بووین. من هەموو کاتێ وتومە کوردێکەمە دوان زۆرە ئەوش بە حکمی ئەو دابەشبوونەی کە لە مێژووی ئێمە هەیە. بگومان کورد محکومە بۆ دابشکارێکە لە مێژووە بوویاوە و کورد لە ناو خۆشیە دابشوە قسەرێکی نووسری کورد هێن و مەسعود محەممەد پێی وایە کورد 2500 ساڵە لە دەرەوەی مێژووە ئەژووە پێی وایە کورد لە دەرەوەی مێژووە. پێت وایە کورد وەکو لە یادەوەری خۆیدا تووشی دابڕانێکی ئێپیستۆمۆلۆژی بووە لەگەڵ ناسیۆنالیزمەکەی خۆیدا واتا لەگەڵ ئەوەی کە ئێمە چەنە گوتارێکی ناسیۆنالیزمیمان هەیە بەڵام هێشتا کورد نامۆیە بە گوتارەکەی خۆی تووشی دابڕانێک بووە بۆ هۆی ئەو قۆناکە دابڕانانەی کە بەڕاست باس دەکرێت و دابەشکاری کە هەبووە لە ڕابردوودا و لە ئێستاشدا. طبعا یەکێ لە کێشەکان ئەوەیە کە ناسیۆنالیزم ئێمە ناسیۆنالیزی پایان نییە حتا ناسیۆنالیزمە نەتەوەکەیش بێ بە شێوەیەکی دقیق توانی پێناسێ بکەین و ڕاستگۆ بێ لەگەڵ ئەو بەرنامەی کە هەڵی کردووە چونکە ناسیۆنالیزم یەکێ لە گەورەترین کێشەکانی ناسیۆنالیزمی نەتەوەی ئەوەی کە قۆڕخکاری تایە ڕوەدا سەرکردەیەک یا دەسەڵاتێک یا خێزانێک یا حزبێک یا بچوونەوەیکی دیاریکراو لە ژێر پەردەی ناسیۆنالیزمدا بەتایبەت ناسیۆنالیزمی نەتەوەی ئیش لەسەر ئینترستی خۆی با بڵین بەرژەوەندی خۆی ومانەوەی خۆی و دەسەڵاتی خۆی و بەهێزکردنی خۆیەکە دیارە لێرە ناسیۆنالیزمەکە هەرچەنەگە فۆرمێک بێ قسەشی لەسەر بێ ڕخنەی لەسەر بێ هێشتا بۆ شێوەش جێبەجێ ناکرێ ئەمە یەکێکە لە کێشەکە. بەڕای من کێشەیەکی تر ئەوەیە کە ئێمە بەردەوام لە دوای ڕەوتە گۆڕانکاریەکانی گیانەوەین لە مێژووماندا ئەممان دووبارە ینی هەست پێ کردووە. بۆ نمونە ئێمە کاتێک ئەوروپا لە سەردەمی ئەچێتە قۆناخی دەوڵەت نەتەوە لە سەردەمی دواکەوتوی ڕزگاریانە بێ ئێمە هەر لەو مەرحەلای ناتوانین یان لەگەڵ ڕۆتەکانە گۆڕانکاری بکەین. دیارە ئەمە ڕخنەکە تەنها لەسەر کورد نییە با ئێمە تەنها خۆمان تاوانبار نەکەین لەمڕۆ ناوچەکە بە عام تەقبولی ئەوە ناکە کە دوایی ئێمە هەنگاوانەی تێگەین دەوڵەت نەتەوە چییە و دەوڵەتداری چییە ئەوان هەنگاو بۆ جۆرێک لە ئینتیگریشنەکەن بە حکمی ئەوەی کە UN دروستەکەن EU دروستەکەن کۆ بنەوە لە دەوریەکە دووبارە ئێمە تازە ناسیۆنالیزمەکانمان لە ناوچەکە ئیش لەسەر شەڕ و جەنگ و با بڵێن لە یەکتر خوێندن و دژی یەکتری ئیشکردن و حتا لە ناو دینێکی دیاریکرا و مەزەبێکی دیاریکا و دەوڵەتێکی دیاریکراودا بەشەیە دواتر ئەوان هەنگاوانن بۆ گلۆبەلایزیشن ئێمە تازە لە مەرحەلەکانی تر تێگەین ئەم دواکەوتویە وای کردو ئێمە نەتوانین لەگەڵ ڕاوتە پێشکەوتنەکانی جیهاندا بتوانین دەرچین بۆیە بەردەوام ئەوان لە ئێمە بەهێزترن. ئێستا بۆ نمونە ئەوان جەنگی درۆنەکەن ئێمە لە درۆن تێ ناگەین کاتی ئێمە کەینە مەرحەلەی درۆن بۆ نمونە ئەوان ئەچنە مەرحەلەیەکی ترەوە ئەی بەکارەهێنن ینی بە هەموو شێوەیەک لە تۆ بەهێزترە بن چونکە نەمانتوانیە گەورەترین کێشەیمە هەمانە لە ناوچەکە بە عام نەکرد کورد بە تایبەتیش کورد نەمانتوانێت سوود لەو ڕۆشنگەریە ببینین کە ئەوروپا پیاە تێپەڕیوە. ئێستش ئێمە لە سیستەمێکی کەلتوری ترادیشناڵی دینی ئەوە ئەژین کە ئیندیڤیدوڵ یا هاوڵاتی بە عام خەڵک بە عام ئیش لەسەر بنیادنانی خۆی ناکە ئەوەی هەیە ئەوەیە کە دەقی گردووە هەمووی ناتوانین دژە باو بین ناتوانین بەرنامەیەکی جیاواز بەرهەم بێنین تاک ئەرک و مافی خۆی نازانی ینی هاوڵاتی بوون لەم ناوچە بە عام لە کێشایە بە تایبەت لە هەرێمی کوردستانە ئیسە سیرەکەی وەلا کەم بووە بۆ حکومەت هێرێمی کوردستانیە ئەو کیانەی کە هەیمانە چووکە جیاوازیەک و مەودایەکی دوور هەیە لە نێوان نخبەی سیاسی دەسەڵاتدار و خەڵکیدا. دیارە ئەگەر ئێمە بمانتوانێت لەگەڵ ڕەوتە پێشکەوتنەکانی گیانە بڕۆشتینایە تەبان لەگەڵ ئەو هەموو ئەبدەیتانەی لە ئەوروپا و دنیاکەی ئەمێشەمانتوانی خۆمان ئەبدەیت بکەینەوە ئیش لەسەر توانای تاک و شیارکردنی کۆمەلگا جابراسە لە گفتوگۆکە باسی ئەو دابشبوونەتان کردکارێمی کوردستان دابش و گوتارە ناسیۆنالیزمەکەشی بامانشەوە جیاوازە ناچێتە ناو فۆرمی ناسیۆنالیزمی نێتەوەکانی ترەوە کەواتە پێت وایە سیاسەتی کوردی پێویستی بە چەند و تیۆرێکی تایبەت بەخۆی هەیە بۆی کە ئێمە لە سیاسەتی کوردی تێبگەین یا بە تیۆرە سیاسی باوەکانی ماتوانین خوێندنەوە بە ئەم وەزعی ئێستا هەرێمی کوردستان بکەین و بتوانین بکەنە ناو سوارچێکە بڵێن بەڵێ ئەمەیە سیاسەتی کوردی بەپێی ئەم خوێندنەوەیە یانەوە تا سیاسەتی کوردی پێویستی بە چەند و تیۆرێکی تایبەت بەخۆی هەیە ئەم تیۆرانێکی ئێستا هەن ئەم ناسانە سیاسیانێکی ئێستا هەن ناتوانن عەقڵەتی سیاسی کوردی بخوێنەوە لی تێ بکەن. طبعا تۆ ئەگەر ئەوەی هەیمانە و بینیمانە بە تێگەیشتنی من ئەوەیە ئێمە یشمان لەسەر ناسیۆنالیزمی نەتەوەی کردووە لەگەڵ پاراستنی ناسنامە و زمان و کەلتوری خۆمان و خەباتمان بۆ کردووە بە شێوەیەکی سەخت
طبعا لەم سەردەما تۆ پێشکەوتن زۆر ئاسان نییە. ڕاستە ئێستا ئێمە لە ڕۆژاوا و کورسانی باکوور سیستەمە بڵێن شۆڕژگێڕێکە لەوێ جۆرێک لە هۆشیاریان هەیە با ئێمە ڕاستگۆ بین ئەوان وشێرێکی زۆر باشیانەیە کۆمپێریکەی لە چاو ئەو کاتەی ئێمە لە سەردەمی شۆڕژگێڕیا بین چین لە باشووری و چی لە ڕۆژهەڵات. ئەمە وەکو حرەکە کوردیەکە وەکو حکومڕانی دیارەتۆ لەو کاتە حکومڕانێکی وات نییە کۆمەڵێ هێزی کوردی هەبووە لە گوندەکان لە هەرێمی جیاوازی شاخاویش بە تایبەتی نەیانتوانێت کیانێکی سیستەمێکی حکومڕانی دروستکەین بەڵام کە دێتە سەر دوای ڕاپەڕین و بە تایبەتیش دوای 2023 تۆ ئەتوانی فۆرمەکە بگۆڕی ئەتوانی ناسیۆنالیزمەکەت هێمنتر بکەیتەوە ئەتوانی ئیش لەسەر لیبرالیزم بکەیت ئەتوانی تایکی کورد وەشیار بکەیتەوە ئەتوانی ئینکلوسیف بی واتە کەسانی تر بتوانی لە خۆت بگری بە چاوی دژمنانە سەیری کەسانی تر نەکەی چونکە من پێم وایە تۆ ئەگەر دامەزراو بی کەس و تەنی تر ناتوانن کاریگەری تێ بکەن چونکە تۆ دامەزراوی ئیسا ئەڵمانیا بۆ نمونە لەژێر هەڕەشایە بۆی ڕاستڕەوەکان و ئەڵێن ئێمە ئیسلامی سیاسی ڕەشەمان لێکا و وڵاتەکانی تر دێنە ناوچەکەمان و وڵاتەکەمان بەڵام سەرکردەکەی ئەڵێ ئێمە هەنگاو بەرەو پێشۆنێ ناتوانێت ئاڕ بۆ دوا بنێنەوە ئەوەی کردومان ئەو هەڵانەی لە ڕابردووە کردومانە دووبارەی ناکەنەوە ئێستش ناتوانین بکەوێنە کاریگەری ئەو ترسانێکە ئەو بۆ ئێمەی دروستەکەن بکەنە حکوومەتێکی تند و تونڕەوی دروستکەین ئێمە وڵاتێکی دیموکراسین و بەرەو پێشەوە ڕۆین و ئەوەی لەسەری دامەزراوین ئیشی لەسەرەکەین بۆیە هەرێمی کوردستانیش بەڕای من ئیش لەسەر کرانەوە بەهێزکردنی خۆی بکە چونکە ئێمە ئەگەر ئیش لەسەر ناسیۆنالیزم و تند و تیژین بکەین ناتوانین لە وڵاتەکانی دەور و بەرمان ببینەوە بەڵام ئەگە بتوانین کراوە بین و ئەمە بەمانەی ئەوە نایە تۆ خۆت بەهێز نەکەیت و ئیتر بڕۆی شانی لێدادەی نەخێ کرانەوە و سیستەمێکی لیبراڵ و مۆدێرن بەڵام ئیش لەسەر بەهێزکردنی خۆتیش بکە یعنی ئێمە پاڵپشتێکمانەیە لە دەرەوە وڵاتان ئێمە ئەبێ ئەو باشی استقلال بکەین بۆی بەرەو پێشەوە بڕۆی. کاک دکتۆر سیاسەتی جیهانی کۆمەڵێک پۆلێنی هەیە بۆ ئەو دەوڵەتان بۆ ئەو هەرێمان یاخود ئەو نەتەوانێت کە دەوڵەت نین بەڵام وەکو ئەکتەری دەوڵەت ئاسا یاخود گروپە چەودارەکان یاخود دەوڵەتی دیفاکتۆن یاخود حکومڕانی یاخیبۆکان هەرێمی کوردستان بەکەم لەم پۆلێنانەدا ئایا دەوڵەتێکی دیفاکتۆیە یاخود ئەوە تا هەرێمێکی دەوڵەت ئاسا ڕەفتارەکات بێ دوای هەرێمی کوردستانی عێراق ئەکەوێتە ناو کەم لەم پۆلێنانە یعنی وەکوتم ئێمە لە دوای نەوەتویەکەوە ئێمە حکوومەتی خۆمانمان هەیە ئەتوانین بڵین فیدراڵی و دەستوریمان هەیە کە ئێمە هەرێمێکی فیدراڵی و دەستوری ئەوە لە دوای 2000 عێراق داوەکو دەوڵەت هەرێمێکی فیدراڵی دانمان پێدانراوە ئایا ئەمە هەرێمی کوردستان جیا کاتەوە لەو نەتەوانێت تر کە دەوڵەت نین بەڵام وەکو ئەکتەری دەوڵەت ئاسا ڕەفتارەکەن بەڵێ وەکوتم ئەیسە وەڵامیەوەتە دەم وەکوتم ئێمە لە دوای 92 هەڵبژاردنمان کرد تا 2023 دیارە حکوومەت و پەرلەمانمان هەیە ئەتوانین بڵێن وەکو ئەو کاتە بۆ ئەو کاتە وەکو نەمستیت ئەکتەرێز ئەتوانین سێری کوردستان بکەین یان وەکو دیفاکتۆ سێری کوردستان بکەین بەڵام لە دوای 2023 تۆ ناتوانێت ترەم پۆلێنانە بکەیت چونکە بە پێی دەستور تۆ بەشێکی لە عێراق واتە تۆ بەشێکی لە ستیت بەڵام ئەو بەشە ناکە هەموو دەسەڵاتێکی لایە وەکو بەغا کەوابێ ئەکرێ سب پۆلێنی بکەین بە سەب ستیت ئەکتەر یعنی دەوڵەتێکی لاوەکی بەڵێ کە دەوڵەتێکی لاوەکیە لەناو دەوڵەتێکی تەواوە کە عێراقا هەنێک کەس پێڵێن کوازای ستیت و ئەوانەی ئەو ناوانەشی لێنێن بەڵام بە پێی من وەسفە باشەکە ئەوەیە پێی بڵێ دەوڵەتێکی لاوەکی لەناو دەوڵەتێکی تەواو تاکە عێراقا چونکە کوردستان نەبووێتە دەوڵەتێکی سەر بەخۆیشتا بەسەبت لە ئەڵلقەی پێشودا لەگەڵ دکتۆرە زەکە ئەقرا پرۆگرامێک تایبەتمان کرد ئەو هەرێمی کوردستانی لەگەڵ ڕێکخراوی ڕزگاری خوازی پەڵاستین و حیزبوڵڵا کە وەکو ئەکتەری دەوڵەت ئاسا پۆلێن کرد پێ دوای ئەم پۆلێنکردنە دروستە یاخودنە یانەمە ڕاستیەکان تەم و مژەکە من هاوڕانیم لەگەڵەوە بۆچونە کە دەوڵەت ئاسا کوردستان تەعامل بکە سەبستەیتە دەوڵەتێکی چۆنەڵی ئەستیت وذینە ستیت دەوڵەتێک لە دەوڵەتێکی تردا ئەو مافوو دەسەڵاتانەی نییە کە دەوڵەتێک بەڕەهایی هەیەی بەڵام لە هەمان کاتیشە تا حدێکیش ئەو پۆلێنە تەواوە چونکە من نامێ بڕۆمە سەر ئەوەی ئەو فەڵەستین و ئەو هێزانەی ترکا و ناویناوە چونکە معلوماتی زۆرم لەسەر نییە بەڵام
بەڵام لە هەرێمی کوردستانە ئەتوانین بڵێین سەبستەیتە، بەڵام لە هەمان کاتە ئەو پۆلێنە ئەو پێناسەی ئەو پێناسیش بەسەریا گونجیە چونکە کوردستان لانی حاڵەتە وەکو دەوڵەت تەعاملەکە بۆ کۆنسوڵخانە هەیە عیلاقاتی دەرەوە هێوە نەوتە فرۆشی ئەمە چۆن جێگا بێتەوە؟ بەڵێ لەم ڕوانگەوە تۆ ئەم خاڵانەی کە ناوتێنا باسی بکەی ئێمە وەکو دەوڵەت تەعاملەکەی، بەڵام لەو خاڵانەی کە دەستمانە بەسترێتەوە ناتوانانی هەنێ سیاست بکەین و لاوازەکرێن و لێمانە درێ، ئەو کاتە تۆ دەوڵەت بی چۆن هەڕەشاکرێت سەر سەروەریت کەوابێ ئەگەڕێنەوە بۆ سەبستەیتەکە، چونکە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەسەرەوە بنیاد بنراوە لەسەر پاوە پۆڵەتیکسە. تۆ تا بەهێزبی دەستکراوەتری، تا لاوازبی دەست زیاتر داخرێ، هەروەکو ئەوەی کە بینیمان لە دوای ڕیفراندۆمەکە تەوان ئیش لەسەر لاوازکردنی کورسانەکرێ بەداخەوە تا ئێستش، بەڵام پێشتر ئێمە دەستمان کراوەتر بوو، قونسوڵخانەمانە بوو کەمترە گەڕاینەوە بۆ بەغا، نەوتمانە فرۆش، عەقدمان لەگەڵ وڵاتانە کرد، بۆ کۆمپانیەکان هاتن بۆ کوردستان سەربەخۆ بانگهێشتمانەکردن، بەرزونیزمیەکە لە هەنێ حاڵەتا تۆ وەکو دەوڵەت تەعاملەکەی، لە هەنێ حاڵەتا تۆ وەکو سەبستەی تەعاملەکەی، طبعا لەو حاڵەتانی شەواکو دەوڵەت تەعاملەکەی تۆ هیچ کاتێ ناتوانانی بگەیتەوە مەرحەلە کە سەروەری خۆت بە تەواوی بپارێزی کە لە بەشێکی لە UN لە نەتەوە یەکگرتووەکان ئەمانە دیارە خاڵی ڕئیسین تۆ بۆی بتوانین وەکو دەوڵەت تەعاملکەی، کەوابێ ئێمە هەموو کاتێ لینکێکمان لەگەڵ بەغا هەیە، بۆیە من پێڵێم سەبستەیت ئەکتە. ئەم گۆڕانکاریە جۆپۆلیکانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودا بە تایبەتی ئەم گۆڕانکارانی کە لە دواتر لە ڕۆژئاوا پەیوەندیدا بە پرسی کوردەوە ڕوویدا، بینیمان بەشێکی زۆری گفتوگۆکان بۆ چارەنووسی ڕۆژئاوا یاخود بۆ باکوورە هاتنەوە بۆ هەرێم و کۆبوونەوەکان لە هەرێمی کوردستان و لە هەولێرە ئەکرا. لەم کاتەدا هەرێمی کوردستان زۆر بەسەر بەخۆیانە وەکو ئەکتەرێکی دەوڵەت ئاسا توانی مامەڵە لەگەڵ کەیسی کوردکە لە ناوچەکانی پەیوەندیدار بەخۆیەوە یاخود نا. لەو قوتابخانەی هەرێمی کوردستان تاکو چۆنێک دەستکراوە یاخود تا چۆنێکم ئەزموونی هەرێمی کوردستان ئەکرێت بۆ پارچەکانی تر بگوازرێتەوە یاخود هەرێمی کوردستان ڕۆڵی هەبێت لە بڕیاردانی چارەنووسی کورد لە بەشەکانی تری کوردستان، وەکۆی کە لەم دوایینە لە ڕۆژئاوایە بینیمان بەشێکی زۆری لە کۆبوونەوە گرنگەکان لە هەرێمی کوردستان کرد. ئەمە تەنها کاریگەری گۆڕانکاریی نێودەوڵەتی و هەرێمی بوو یاوەتە بەهێزی کورد بوو لە کۆناکەدا کە توانی پەیوەندیدار بە پرسەکانی کورد لە ناوچەکانی تر هەرێمی کوردستان بەشدار بێت یاخود قسەی هەبێت. بەڕای من هەردوو خاڵەکە گرنگە کە تۆ باسیەکەی. ئێمە لە هەرێمی کوردستان ڕاستە کیانێکی نیچە سەر بە خۆمانەیە، بەڵام ناتوانین لە ژێر هەیمەنە و ئەجندای وڵاتە ناوچەیەکان و وڵاتە زلێزەکان دەرچین بە شێوەیەکی زەق. بۆ نمونە ئەوەی ئیسرائیلی کە ئێمە ناتوانین بیکەین، ئەوەی حتا تەنان لوبنان و ئەفغانستانی شێکە ئێمە ناتوانین بیکەین، چونکە ئەوان کۆمەڵی ماک هەیە وەکو دەوڵەت. ئێمە لە هەرێمی کوردستان ڕاستە ئەکرا باشتر بین، بەڵام هێشتا نەمانتوانێت لەژێر هەیمەنەی وڵاتە هەرێمیەکان و وڵاتە زلێزەکان دەرچین بە تەواوی. طبعا هەر کۆبوونەوەیەک طبعا لەگەڵ ئەوەشە پێویستە ئێمە دەستخۆشی لە کوردستان بکەین کە توانیان کیانەکە بەم شێوە بێڵنەوە تا ڕادەیە کاریگەریشە و تا ڕادێک لە ئاستی دیبلۆماسی بەهێزە خراپ نییە. ینی سیستەمی ئەوەی کە تۆ تەڕەفگیر نەبی زۆر گرنگە. کوردستان تا حەدێ تەوازنێکی پاراستوە لە نێوان ئەو دوو بلۆکە گەورەی کە پێشتر باسمان کرد سەفەویەکان و شیعەکان کە ئێستا خۆی لە ئێران و سوننەکان ئابینێتەوە. ئەم تەوازنە زۆر گرنگە. سەلماندویانە هەرێمی کوردستان سەلمانیەتی هەڕەشە نابێ بۆ سەر کەس خۆ بە فعلی شوا بووە، بۆیە ئەمە وای کردووە ترس دروست نەکا بەو شێوەی پێشوو لەلایەن وڵاتە هەرێمیەکان و کاردانەوەی خراپیانە بێ. یعنی کوردستان توانێتی بێتە عاملێکی یاریدەدەر بۆ ئەو کێشەوە ئاڵۆزیانەی کە لە ناوچەکە هەیە و پیشانیشی داوە. بۆیە ئەمە وای کرد جۆرێ لە کۆبوونەوەکان بێ بۆ هەرێمی کوردستان بە حکمیەوەی کیانێکی نیمچە سەر بەخۆیە و دەستوریە. هێزە ڕزگاری خوازەکانی کوردستانیش توانیانە بێن لە ژێر سایە حەسێنەوە تا ڕادێک. ڕاستە لە هەنێ حاڵەتدا یەکێتی یا پارتی سیاسەتی تند و داپلۆسیێنەرەی بەکارێنەوە دژی ئەوانە ئەتوانین تا ڕادێک ناویشی لێ بنین هاوکاری لە وەگەڵ وڵاتە هەرێمیەکانە دژی حرەکەیەکی کوردی، بەڵام ئەوانش دوجارەکرێت زەخت بەسەریانەوە بوو بێ. ڕاستە لانی حاڵەتی شاخۆیان بوونە بە دەستی ئەو هێزانە، بەڵام لە زۆر حاڵەتی شاکرێت زەختیان بەسەرەوە بێ. بۆیە توانیەتی بێتە لایەنێکی یاریدەدەر لە لایەنی دیپلۆماسی لە لایەنی مرۆیی بە تایبەتی هاوکاری نەتەوە پارچەکانی تری کوردستانی کردووە. بالفعل ئەمە کاریگەریەکی باشیە بۆ لەسەر بزنەوەی ڕزگاری خوازی کورد لە ناوچەکانی تریش.
یەکمانەوە خەڵکی زۆر گرنگە بەڵام ئەوەی کە ئێستامە بەر واقع یاخود کەتوارێکی ترەکەبین لە ناوکۆمەڵگەی کوردیا و لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستانە ئەوەیە کە ئێمە ماوەی نزیکی 2 ساڵە بێت تاوکو ئێستا حکوومەت و پەرلەمانمانیا بۆ بە جۆرە لە جۆرەکان تووشی جۆرێک لا چەقبەستووی سیاسی بووین و لە هەمان کاتیش ئەو ئابووریە سەربەخۆی کە هەرێمی کورد تا ڕادێک سەربەخۆی کە هەرێمی کوردستانی تووبەڵەتیشان لە کتێبەکەتانە باستان کردووە بە سیستەمێکی ئابووری ڕەعی یاخود کریپتۆکراسی ناود بردووە. ئەگەر ئێمە بمانەوە چاکسازی لەم سیستەمە ئابووری سیاسیا بکەین بەڵام بەبێ داڕمانی قەڵارەک یا بەبێ داڕمانی کۆی سیستەمەکە ئێمە ئەتوانین ئەم سیستەمە ئابووریە باشتر بکەین لەم قەستوویە سیاسیەکی ئێستا تیاین ڕزگارمان ببێت. پێم وانێ سیستەمە ئابووریەکە بەرەو پێشۆ بڕۆتە تۆ تاکو نەزمە عامەکە نەگۆڕی سیاسەت عامەکە نەگۆڕی بەداخەوە هۆکاری پێکنێنانی حکوومەت ئەوەیە کە حزبەکان ئیش لەسەر بەهێزکردنی حکوومەتی هەرێمی کوردستان ناکەن بەهێزکردنی پەرلەمان ناکەن بەهێزکردنی سیستەمی دادوەری ناکەن کەوابێ لێرە حزبەکان بەرژەوەندی خۆیان بەلاوە گرنگترە و لە ناو حزبەکانیشا ئێمە ئەگەر حزبەکانیش باڵا دەستبوونایە هەر باشتر بوو چونکە حزبەکان تا ڕادێک حزبی باش و مۆدرن بەڵام لە ناو حزبەکانە گروپی دیاری کراو دەسەڵاتدارە و لە ناو گروپەکانە خێزانی دیاری کراو دەسەڵاتدارە و 2000 کەسێکی دیاری کراو دەسەڵاتدارە واتە ئێمە تابێ بەرە بچووکبوونەوە ڕۆی لە کیانێکی گەورەی وەکو هەرێمی کوردستان و تۆ ڕۆیتەوە بۆ تاک یعنی سیستەمەکە تۆپ داونە لەسەرەوە خوارەوە نەک بۆتم ئەپ بێت سیستەمی بۆتم ئەپ خۆت شارەزایەت هەیە لەوە کە باڵا دەسە ئێمە تاکو نەتوانین ئەم گۆڕانکاری لەما بکەین ئەو قۆڕکاریە و ئەو سیستەمە خێڵەکیە یا تا ڕادێک عەشایەریەت بگۆڕی ناتوانانی گۆڕانکاری بکەیت ئەمە چۆن نەکرێ ئەمە بە بەهێزکردنی خەڵکەکرێ بێ خەڵک بەهێز بکرێ و خەڵک بزانێ ئەم حزب و دەسەڵاتدارانە بۆ خزمەتی ئەوان لەوێن بۆیە داوای زیاتریان لێ بکەن و خەڵکیش لەمان کاتە ئەرکەکانی خۆیان جێبەجێ ئەرکی خۆی جێبەجێ بکە بۆی لە ڕووی بێ دوای داوای گۆڕانکاری و چاکسازی لەو دەسەڵاتانە من باتەوە سەر ئەوەی کە پێ وترێ پەیمانی کۆمەڵایەتی بەڵام من لێرە زۆر گرنگە دوکتۆر وەکو دوپرسیارێشە بەڕێستانی ئەەکەم ئەگەر ئێمە لەم دۆخەیە بمێنینەوە مانەوە لەم دۆخەیە چیمان پێ ئەگەێنێت ئایا ئێمە وەکو دامەزراوە ئەتوانین بمێنینەوە یاخود وەکو قەوارێکی سەربەخۆ ئۆتۆنۆم ئەتوانین ئۆتۆنۆمی ئەتوانین دەسەڵاتی ڕاستەقینەمان هەبێت بەسەکەی من لێرە ئەوەی ئەگەر ئێمە لەم چەقبەستوویە بەردەوام بین ئایا ئەتوانین وەکو قەوارێکی ئۆتۆنۆمی پارێزگاری لە خۆمان بکەین یاخود ئەم چەقبەستوویە هەڕەشەیە بۆ سەر مانەوەی قەوارەکەمان طبعا هەر بۆ نمونە باسی سیاستیش نەکەی کۆمپانیایە یا دەستگایەک یان هەر ئیشێکی بەسیتیش کە تۆ ئیکەی ئەگەر خۆت ئەبدەیت نەکەیتەوە گۆڕانکاری نەکەی لەگەڵ ڕەوتەعامەکە طبعا تۆ دواکەوی ئەگەر لە ئەبدەیتەکان نامێنێ ئەگەر لە گۆڕانکاریەکان نامێنێ ئەمەش بۆ سیاست هەر ڕاستە بۆ حکومڕانیش ڕاستە ئێمە ئەگەر نەتوانین بەردەوام گۆڕانکاری و ئەبدەیتکردن نابین حکوومەتێکی باشتر سەقامگیرتر پێشکەوتوتر دروست بکەین طبعا تۆ تابێ ئەکەوتە ژێر هەڕەشەوە ئەگەر بەرەو دوای شۆنە ڕۆی لایەنی تر بەرەو پێشەوە ڕۆکەوە بێت ئۆتۆماتیکی نەکەویتە دووە بۆی بەڵێ تۆ طبعا گەل ئێمە لە 2023 شۆ باسی بکەین تا ئیسە پێکهێنانی حکوومەت بەو شێوە دوا نەکەوتەوە کەوا بێت و هەنگاو بەرەو دووە ناوە پەرلەمان تایسە بۆ شێوە لاواز نکراوی ئیفلیش نکراوە تەبان تۆ هەنگاو بەرەو دووە ناوە سیستەمی دادوەری سەربەخۆت نییە ئەمانە هەمووی واکات تۆ هەنگاو بەرەو دووە بنی دوجار کۆمەڵێ بزوتنەوەی چەکداری حزبی ئەوانە هەرێکی بەلایەکە بۆ خۆی ڕایە کێشێ لە هەمووشی خەتەرتر ئەمە ئەوەیە کە سیستەمە هەرێمیەکە و سیستەمە جیهانیەکە ئەمە بەمە یعنی کێشیانە کوردەگەرواش بێت چونکە ئێمە لە سیستەمی لە کاتی پەرتەوازایی و بەهێزنەبوونی سیستەمێکی دیاریکراوی کوردی سیستەمی سیاسی و حکومڕانی تەڵەبی کوردیش کەمە بێتەوە ئەو کاتە ئەوانش تەرێشیان کەمتر بۆ دروستە بێت ئیساکە تۆسێکە لە پێش ڕیفراندۆمەکەیمە داواکاریمان زۆر بوو لە ئەمریکا بەڵام زەیش داواکارێکمانە چونکە پەرتەوازەین ئەمە ئەوە ئەگەیەنێت ئێمە تا یەکگرتوو بین کاریگەریمان زیاتر و زیاتریش ڕێزمان لێگرێ بەڵام ئێستا ئەمریکا وڵاتە زلێزەکان و هەرێمیەکان کوردیان تا ڕادەیەک ئەتوانم پێ بڵێم پیان خۆشە بەم شێوە بمێنێتەوە چونکە ئەم سەقفی داواکاریەکانی کووردا بەزێنێ هەم نابێتە کێشە و سەرێشە بۆیە دیارە سیستەماتیک بوون و بەدامەزراوەی کردن لەم کاتە جەوهەری سیاسەتی کوردیە بۆی هەنگاوی بۆ بنا بەداخەوە ئەو ئاراستە نابینی لەم کاتە ئەوەشی ئەوەی کردو ئێمە ئابوووریەکەمان لاواز بێ بەڕای من ئەوەیە ئابووریمان لەگەڵ سیاسەتە تێکەڵ کردووە ئەو کەسانەی وا لە سیاسەتە دەسەڵاتیانەیە قۆڕکاریەکەن گورەکەشە بە هەمان شێوە قۆڕکاریەک
طبعا زۆر سپاس کاک دکتۆریان گفتوگۆکەمان زۆر پڕچێژ بوو زۆر سپاس بە بینەرانیش کە تاکو ئێستامانەوە لەگەڵمانە هیوادارم گفتوگۆیەکی باشمان کردبێت ئەمێ بەبرتان بێنەوە کە ئەتوانن بینەری تەواوی زنجیرەکانی پرۆگرامی فڕۆنلاین بن لە وێبسایتەکانی ناوەندی توێژینەوەی سبەی لە چەناڵی ناوەندی توێژینەوەی سبەی لە پلاتفۆرمی یوتیوب بە زمانی شیرینی کوردی و ئینگلیزی پرۆگرامەکانمان بەردەوامن و هەن هیوادارن بینەرمان بن و زۆر سپاس.